ئێوارەی ئەمڕۆ لە شاری سلێمانی تۆڕی میدیایی کۆمەڵ ماڵ ئاوایی لە بەڕێوەبەرێکی خۆشەویست و ماندوونە ناسی خۆی کرد. محەممەد ئەحمەد پاش زیاتر لە 4 ساڵ لە ئەرکی بەڕێوەبردننی تۆڕەکە کۆتایی بە ئەرکەکەی هاتوو ماڵ ئاوایی لە کارمەندان کرد. ئێمە لێرە کە کار ئەەکەین کارمەندێک نین وەکو کەناڵەکانی کە ئێمە خاوەنی پەیامین، خاوەنی عەقیدە و دین و باگراوەندێکین. ئێمە هاتوین لێرە خوا لە خۆمان ڕازیکەین، تەنها نەهاتوین بۆ موچەیەک، چونکە بە دڵنیایی هەر یەکە لە ئێوەی بەڕێز لە دەرەوەی ئەم موئەسسەسەیە 2 قات و 3 قات و 4 قات پاری خراوەتە بەردەم، بەڵام ئەوەی کە ئێوەی هێشتۆتەوە ئەوە بووە کە قەناعەتتان وابووە ئەوەی کە ئێوە لێرە ئەیکەن عیبادەتە. 4 ساڵ و ئەوەندە مانگە لە خزمەت ئێوەی بەڕێزە کۆمەڵی هەنگاوی زۆرمان نا، کۆمەڵی مەحەطاتی زۆرمان ئەوە کرد. دەرفەتی ئەوە نییە ئێمە هەڵسەنگاندن بۆ خۆمان بکەین یا بۆ تۆڕەکەی بکەین بەگشتی، ئەبێ خەڵکێکی تر لە دەرەوەی ئێمە بابەتیانە هەڵسەنگاندن کە. بەڵام دڵتان خۆش بێ بەوەی کە پەیام تا ئێستاش سەرمەشقە لە زۆر شتە. ناڵێن ئەوەی کە کراوە لە ڕابردوو هەموو شتێکمان. لە مەراسیمێکی تایبەتدا کە ئەندامانی مەکتەبی سیاسی کۆمەڵ و کارمەندانی کەناڵی پەیام مستافی تۆڕەکە ئامادە بوون، سوپاس و پێزانین ئاڕاستەی محەممەد ئەحمەد کرا. هەمووان شاهدی ئەوەیاندا کە ناوبراو لەو ماوەیەدا ڕۆڵێکی دیاری هەبووە لە پێشخستنی میدیای کۆمەڵ و جێبەجێکردنی چەندین پرۆگرام و بەرنامەی نوێ و کاریگەر. کارمەندانی تۆڕەکە بە دڵتەنگیەوە ماڵ ئاوایی لێ دەکەن و دەڵێن 4 ساڵی پڕ لە ئارامی و بێگرفتیان لەگەڵ بەڕێزیان بەڕێ کردووە. هەر کارێک کۆمەڵی دادگەری پێی سپاردبێت تێیدا سەرکەوتوو بووە. لەو نەوعانەیش نەبووە کە سەرکەوتنەکانی خۆی زۆر دەربخە، تەسویقی بکە. هەر لە وەزارەت بووە من هەم ئاگام لێ بووە، هەم خەڵکی تریشمان کە بینیوە لە حزبەکانی تر شایەتی کار و دڵسۆزی و پسپۆڕیان بۆ کاک محەممەددا و لێرش ئەوەی دڵم پێی خۆشە بەڕاستی زۆرێکەوە ماوەیە لە کارمەندەکان کە بینی و من هەمان شایەتی بۆ کاک محەممەد دەدەن. ئێمەش هەم برایان لە ئەنجومەنی بەڕێوەبردننی پێشوو کە ئەوان تەماسیان زیاتر بووە، یانی ئێمە لە ئەنجومەنی پەیوەندیەکان کە بۆ ئەندێ بواری سیاسی شت لەگەڵ کاک محەممەد بووین، ئەوەندەی توانی بێتمان هاوکاری بووین، پشتیوانی بووین و داوای لێبوردنشی لەکەین لە هەر کەم و کورتیەک دەسەڵاتمان نەبوو بێ، لە توانامانە نەبوو بێ، یان عەقڵمان پێ نەشکا بێ کە بتوانین لەو ماوەیە هاوکاری پشتیوانی زیاتری بین. ئەوەی لە توانایە بوو، ئەوەی لە تااقەتیا هەبوو، ئەوەی کە دەستی پێڕاگەیشت، ئەوەی کە دەیویست و هەوڵی بۆ دەدا بەڕێزیان بۆ سەرکەوتنی یێشەکەی و بۆ سەرکەوتنی و سەرخستنی گوتاری کۆمەڵی دادگەری کوردستان لە چوارچێوەی میدیا جیاوازەکانی تۆڕی میدیایی کۆمەڵ بە خەرجیدا و هەوڵی بۆدا و قوربانی بەو هەموو توانایەدا کە هێنابووی لەگەڵ خۆی. من لە نزیکەوە شاهدمەوە و بەڕێزانش کە لێرن. بە ماڵ ئاوایە قۆناغێکی گرنگی مێژووی ئەندازیار محەممەد ئەحمەد وەک بەڕێوەبەری تۆڕی میدیایی کۆمەڵ کۆتایی هات. لە دوای خۆشی خەرمانێکی دەوڵەمەند لە ئەزموون و سەلیقەی میدیایی جیاوازی جێهێشت. کارمەندانی تۆڕ و ستافی پەیام سوپاسی هەوڵە بەردەوامەکانی دەکەن و لە وێزگەکانی دیکەی ژیانی هیوای سەرکەوتن و بەردەوامی زیاتری بۆ دەخوازن. ڕامیار عوسمان، کەناڵی پەیام، سلێمانی.